بنێران هێنارتی سلااوان لێبێوم کاتتان باش دوای چەند هەفتەیەک دابڕان بەوەی هەڵمەتی بانگەشی هەڵبژارنەکانەوە جارێکتر لە تەواو ناتەبا و چوارشەمەیەک لەگەڵتانە بین بۆ تاوتێکردنی پرسە گەرمەکانی هەرێمی کوردستان و قسەکردن لەسەریانەوە شرۆڤەکردیان و تەوەریم هەفتەیەشمان تایبەتە بە دۆخی ئێستا یەکێتی و پێگەی یەکێتی لە دوای هەڵبژارنی پەرلەمانی کوردستان و تیا پرسین ئایا ئەنجامی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان شکست بوو بۆ یەکێتی و هۆکارەکەی ڕکابەرەکانی و بە تایبەت بزوتنەوەی گۆڕان بوو یان دەرەنجامی سیاسەتی سەرکردەکانێتی دۆخ و پێگەی ئێستا یەکێتی لە نێوان گۆڕان و پارتیدا بەرەو کوێ بە لە نێوان ڕخنەی توندی جەمار و کادرانێدا بۆ خۆداچوونەوە و داواکاری بۆ دەست لە کارکێشانەوەیان سەرکردەکانی یەکێتی لە کاردانەوەی ئەنجامە خراپەکانیدا چه هەنگاوێک دەنێن ئایا یەکێتی لە قۆناغی داهاتوودا لەگەڵ هاوپەیمانە استراتیژیەکەی دەمێنێتەوە یان ڕکابەرە توندەکەی هەڵدەبژێرێت ئایا ئەنجامی ئەم هەڵبژاردنە هاوکێشەی سیاسی لە هەرێمی کوردستان گۆڕی یان تەنها ئاڵوگۆڕی دەنگەکانی گۆڕان و یەکێتی بوون بۆ قسەکردن لەسەر ئەم پرسیارانە وەڵامدانەوەیان میوانداریارێک لە بەڕێزان کاروان ئەنوەر سەرنووسەری ماڵپەڕی پیوکەی میدیای حاڵ یەکێتیمان کردووەوە لەگەڵ کاک نەبەز گۆران ڕۆژنامەنووس زۆر بەخێر بن بۆ ستۆری تەباو ناتەبا کاک نەبەز لەو پرسیارەوە دەست پێ بکەین ئەوەی بەسەر یەکێتی داهات ناوی بنین چی و یەکێتی بەرەو کوێ طبعا ئێشتا نەتایجێکی تەواو بەردەست نەگەیشتوەوەی لە ڕاگەیاندنەکان بڵاو بۆتەوە تەنها شتی سەرەتایین دەبێت ئێمە چاوەڕێ بکەین لە هەفتەی ئایندا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کولی نەتایجەکانمان دەداتێ بەڵام بەپێی ئەوەی کە لە ڕاگەیاندنەکان بڵاو بۆتەوە یەکێتی لەم انتخاباتە پاشەکشەیەکی کردووە و بەشێکی پاشەکشەکەی پەیوەندی بەوەیە کە هێزی ڕکابەری ئەم جارە زۆرتر بوو بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان و بەشێکی پەیوەندی بەوەیە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە ڕەنگە ئیلاقی بەوە هەبێت کە پێشووتر درزێک هەبووە لە نێوان جەماوەری یەکێتی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەم جارە ئەم درزە وای لێ کرد کە لەم هەڵبژاردنە ڕوبەڕووی پاشەکشەیەک بێتەوە و نەتیجەی یەکێتی بۆ دوای ئەم هەڵبژاردنە ئەوەیە بە بڕوای من یەکێتی لە بەردەم سێ سیناریۆیە سیناریۆیەکان ئەوەیە کە ئەگەر ئێمە یاسایەکمان هەبێت لە هەرێمی کوردستان وەکو بەغا پەیوەندی بۆەوە بێ کوتلە بتوانێت حکوومەت تەشکیلکە سناریۆ یەکەم ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بتوانێت کوتلەیەکی پەرلەمانی دروستکان کام کوتلە پەرلەمانیا ئەکاتە نزیکی 45 کورسی کا بێتە یەکەمین کوتلەی پەرلەمانی و ئەتوانن اختیاری ئەوە بکەن کە حکوومەت تەشکیلکەن سیناریۆ دووەم ئەوەیە کە یەکێتی وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن بمێنێتەوە لە ناو گۆڕەپانەکەەوە ببێتە چاودێرێکی توندی ئەو حکوومەتی کە لایەندا تەشکیلەکرێ سیناریۆ سێم ئەوەیە وەکو جارانی پێشوو لەسەر بنەمای ئیتیفاق استراتیژیەکە جارێکی تر لەگەڵ هاوپەیمانە کۆنەکەی جارێکی دەبکەوێتە ناو ئیتیفاقەکەەوە و پێکەوە حکوومەت تەشکیل بکەنەوە هەموو ئەم سیناریۆانە لە بەردەم یەکێتیدان و ئەشێ سیناریۆ تریش هەبین و قەنەعەتم وایە دەبێت یەکێتی بە وردی بیر بکاتەوە و بە وردی لێکۆڵنەوە بکات لەسەر هەیەک لەم سیناریانە بۆ ئەی بتوانێت کامیان نزیکترن لە واقعەوە لە واقعی سیاسیەری کوردستانەوە ئەو سیناریۆنی کە باس کرد بۆ یەکێتی ئەگەر وەکو من پێت بڵێم من بڕوام وایە یەکێ لەو سیناریۆ باشانەی کە یەکێتی اختیارێکی باشە لە بەردەمیاوەیە بتوانێت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کوتلەیەکی سیاسی دروستکەن بەڵام ئایا سەرکردایەتی یەکێتی یاخود کەوادری یەکێتی یاخود جەماوەری یەکێتی بەمە ڕازی ئەبێ بەمە دڵخۆشە بێ و یاخود پێیان خۆشە کوتلەیەکی لەم جۆرە دروست بێ ئایا ئەگەر ئەمە دروست بێ چەند کێشە دروست دەبێ بۆ حکوومەتی ئایندا بەڵام ئەمە هێشتا زۆر زوو ئێمە قرار بدەین و ئەبێ یەکێتیەکان خۆیان قسە بکەن لەسەر ئەمە قرار بدەن لەسەر ئەوەی کە کام لەم سیناریۆانە هەڵەبژێرن کە لە بەردەمیانە بەستی ینی بەشی دومی پرسیارەکەمەوە ئەوەی کە یەکێتی بەرەو کوێ قسەکردن و لەسەرەوەی دەمویست قسە بکەین لەسەرەوەی یەکێتی لەسەر ئەمەی کە ناو نراوە شکست بەردەوام بێ لە هەڵبژاردنەکانی داهاتووش یان یەکێتی بەخۆی چێتەوە و ئەبێتەوە هێزێکی کاریگەر و ئەبێ بە هێزی دۆملانی کەم کە ئێستا لە هێزی سێمایە ئەبێ نەخشەی سیاسی خۆیان و بیرکردنەوەی سیاسی خۆیان و ئەو درزەی دروست بووە لە نێوان سەرکردایەتی یەکێتی و جەماوەری کوردستانە ئەمە پڕکەنەوە ئەو کاتە ئەتوانین ئێمە قسە لەسەرەوە بکەین کە جارێکی تر ئەتوان هەڵسێنەوە بەڵام ئەگەر بەم استراتیژی ئێستاوە بەم بیرکردنەوەی ئێستا بچن ڕەنگە تۆزە زەحمەت بێ بۆ یەکێتی هەڵسەنەوە بەڵام لە هەموو حاڵەتێکە تۆ لە کەوتن لە هەڵبژاردنێکە نابێتە قیاس بۆ هەڵبژاردنێکی تر ئێمە هێزمان هەیە لە هەڵبژاردنەکانی پێشوودا زۆر بەهێز بووە بەڵام لەم هەڵبژاردنەدا لاواز بووە هێزیشمان هەیە لە هەڵبژاردنەکانی پێشوودا لاواز بووە لەم هەڵبژاردنە بەهێز بووە تۆ پێشبینی چی بۆ یەکێتیەکەی لە ئایندەیەکی نزیکە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانمانە پێشە ئەگەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت و بەم دۆخەوە کە یەکێتی ئێستا ڕوبەڕووی بووێتەوە ڕەنگە دۆخێکی باش ڕوبەڕووی یەکێتی نەبێتەوە بەڵێ کاک نەبەس کاکەروانێنی هەمان پرسیارە ڕوبەڕووی جەنابتەکەمەوە یەکێتی بەرەوکو ئایا ئەوەی کە کاک نەبەزەڵێ لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان یەکێتی دۆخێکی لەمە خراپترێ بێ پێش ئەوەی بڕۆینە سەر هەڵبژاردنەکانی تر
حەزەکەم لێرە چەند وشەیەک هەیە بۆ کادرەکانی خۆمان و ڕێخستنەکان و ئەندامان و هەواڵان و دۆست و برادەرەکانی خۆمی ڕوونکەمەوە. سەرەتا ئێمە خیانەتمان نەکردووە، چەند کورسێکمان کەم کردو، ئەمە گەمی دیموکراسیە. 4 ساڵ جایەکەیت 4 ساڵ کەمێکیت، ئەمە وەکو سەرەتا. دوو ئەو کەمکردنە پاشەکشەیە بۆی هەیە لە هەنگاوی داهاتوە کورسەکان زیاکەینەوە لە دنیای وایە گەمی دیموکراسی وایە ئەمە شەرتی چەقۆنیە تۆ هەتا بێ ژماری کورسەکان ئەوە نەبێت. بەڵام لێرە من جێ داخ بۆ من و بۆ هەموو کادرەکانی وەسەتی یەکێتی نیشتمانی کوردستان کە سیرەکەین هەڵمەتێکی زۆر کوێرانەمان لەسەرە، هەڵمەتێکی زۆر شێتانە، هەڵمەتێکی تێتان بڵم جەنگێکی دەرونیمان بەرامبەر ئەکرێت کە چەندین بوختان و چەندین درۆ ئەتوانم بڵێم 34 هێزی منەظەمن بەیەک و بە بەرنامە ڕێژی ئەو شتەکەن پێش ئەوەی ئەگەر ناوێن بینین وەکو ناوێنان هەمووی ئاشکرای ئەگەر خەڵک ئێستا و کەسێکی ئێمە ئەبینە سەری کۆنتترۆل تەلەڤیزیۆنەکە بگرێ بەدەستیەوە بە کەناڵەکانە بگەڕێت ئەزانێت کە ئەم حملەیە مودەبەرە هەمووی بەیەکەوە یەزدی یەکێتی نیشتمانی کوردستان. بەڵام هەر لێرەوە سەرەتا پێش بچین ناو مۆزوعەکەی خۆمان من بە کادرانی خۆمانەڵی ئێمە نوشستی لەوە گەورەترمان دیوە، ئێمە حیزبێکین لە ڕەحمی دیموکراسی هاتوونەتە دەرەوە، ئێمە حیزبێکین شەڕ و شاخ و ئەمانەمان هەموو بینیوە، چەندین نوشستی لەمە گەورەترمان دیشانمان نایە بەری هەستاینەوە یەکێتی ئەسپەشەیە نەئەکەوێت نەئەدۆڕێت ئەمە دۆڕانی نەخێر دۆڕانیە سەرسم ئەیە بەڵام هەڵەسێتەوە غار ئەیە و ڕەوت ئەڕوا و ئەڕاتە پێشەوە. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەت ئەوەی کە ئێمە باسی لێ بکەین ئەو تەحالفاتانەیە کە لە دوای نەتیجەی هەڵبژاردنەکەەوە دەرەچێت. عادەتی دنیا وایە کە هەڵبژاردنێک ئەکرێت توافق دروست بێت، تحالفات دروست بێت، کۆمەڵێک حیزب یەکەگرن، کۆمەڵێک کوتلە یەکەگرن، کۆمەڵی حیزب دەرەچن لە کوتلەکان، یعنی ئەمانە هەموو شتی واریدە. بەڵام هەتا ئەم دقەی کە من و تو کاک نەبەست لەسەر ئەم مێزە دانیشتوین هیچ ئامارێکی نەسەرەتایی نەکۆتایی لە بەردەستی ئێمە. بەڵام ئەو ئەنجامی ئەو بنکانی کە هەڵبژاردنی تیاکراوە هاتوۆتە دەرەوە لە ڕاگەنەکە. بەڵام باش پێت بڵێم نزیکی 400 بۆ 600 سنووقی دەنگدان قردێلی سووری لەسەرە. قردێلی سوور لەوانەیە هەمووی پاک بێ، لەوانەیە هەمووی پیس بێ. ئەمانە ئێمە ئەتوانین بڵێن ماسی لە دەریا ئەکڕین ئەگەر قسە لەسەر ئەوانە بکەین. بەڵام هەموو سیناریۆکان واریدن لە تحالفاتی سیاسیە، لە دروستکردنی حکوومەتە، لەوەی کە ئێمە بە خلال تەجربەی خۆمان دیمانە هەموو تحالفێک واریدا نازانین چی ئەبێت بۆ لەبەرەوەی ئێمە هەتاوەکو ژماری کورسی نێتە بەردەستی ئێمە، هێزی گەورە هێزی بچوو کورسی زۆر کورسی کەم، تحالفات لە چەپەوە بۆ ڕاست لە ڕاستەوە بۆ چەپ چوو بیرت نەچێ هێزی لیبرالمان هەیە، هێزی دیموکراتمان هەیە، هێزی ئیسلامیشمان هەیە لە هەرێمی کوردستانە. هەموو احتیمالەکان زیاتر لە دەست سیناریۆ ئێستا لە بەردەستی سیاسەتمەدارانی کوردستانە هەیە کە هاتوو نەتیجەی ئەعلان کرا باوڵێن ئەنجامی کۆتایی کە طعن نەبوو لە ئەنجامی کۆتایی ئەو کاتە مکلف ئەبێ سەرۆکی هەرێم کە حکوومەت ڕابسپێرێ بە گەورەترین کوتلە ئەو کاتێتر تحالفاتەکە دەرەچێت. یەکێک لەوانی کە من ئەتوانم باسی بکەم ئێستا من نازانم ئێمە ئەوکویکێتی چەند کورسیمان هەیە، گۆڕان چەند کورسی هەیە، پارتی چەند بەڵام ئەنجامێکی بەرایی هەیە، ئەو بەرایە هەیە، بەڵام ئەو بەرایە قابلی تەعنیشێتەوە ئەوە لەبیر نەچێت هاتوو تەزویرات ناو بەڵام ڕەنگە ئەنجامەکە بۆ شوێنە گۆڕێک کاریگەری لەسەر هاوکێشە و ڕیزبەندی هێزەکانە بێ لە کوردستان. چی ئەڵێ ناگۆڕێت، چی ئەڵێ ناگۆڕێت. ئێمە هیچ زمانەتێکمان نیە، ینی 400 بۆ 600 سنووق کە قردێلی سووری لەسەر بێ ئەمە ژمارەیەکی کەم نییە، هەموو سنووق 400 دەنگیتیایە وەرە معادلەیەکی حسابی حساب کە 600 ضرب 400 کە ژمارەیەکی باشە. یەکێتی نیشتمانی کوردستان تا ئێستا نزیکەی 290,000 دەنگی هەیە، یعنی ئەمە ئەو ئەنجام بەرانەیە کە ئاشکراکراوە بزوتنەوەی گۆڕان 400 و نزیکی 500,000 دەنگی هەیە. ئەگەر ئەم 2000 کابرا ینی لە بەرچاو بگرین ئەو 400 سنووق ناتوانێت هاوکێشەیە بگۆڕێ، یەکێتی لە هێزی سێمەوە کا بەدووەم ناوەکو گۆڕین نابێت لەو کاتەیە تو دانیشی کە حیزبێ قرار ئەیات پێویستە ڕێخستنەکانی ئاگدارکاتەوە. ئەم تحالفاتەن ڕۆ ئاسان نییە. ئێمە مەسەرەن 4 ساڵ گۆڕان ئیش لەسەر ئێمە ئاکات، ئەوەی کە ئێمە کە دەنگمان بزر کرد کە دەنگمان ون کرد لەم هەڵبژاردنەیە هەموو دەنگەکانیەوە بۆ گۆڕان. وتە چەند لایەنێکی سیاسی بە مەبەست هێرشی ناڕەواکە نەسەرێکێتی یەکێک لەو لایەنە مەبەست بزوتنەوەی گۆڕان بوو. بێگومان ئاشکرا ئەگەر سەری تەلەڤیزیۆنەکەی گەورەترین سیناریۆ کە لەم چەند ڕۆژای بیسمان سیناریۆ ئەلبیسەکەیە کە بە دیارچاوی خەڵکە وەڵێن گوایە هێزێک ڕۆشتووە هەڵکوتێتە سەر ئەلبیسەکە. بەڵام ئێمە هەمومان ئەزانین ئەگەر هێزێک فەرمانی پێ بکرێت، هێزێکی چەکدار فەرمانی پێ بکرێت دیوارە بڕوخێنێت، ئەبێت دیوارەکە بڕوخێنێت جا بگەڕێتەوە. ئەمە تۆمەتە، ئەمە من ئەڵێم تۆمەتە بەپی ئەوەی کە ئێمە خۆمان دیمان لە وەزەکەیە کە قسەمان لەگەڵ بەرپرسانە کردووە، چونکە 500 کامێرە تەسەورەکەم 500 کامێرە لەوانێ لەوێ هەبێت، 200 مۆزەفی کۆمیسیۆن و فەرمان باڵێن نوێنەر و مۆزەفی سەرسنووقەکان هەمویان لەوێ هەبوون. ئەمە بۆچی کامێرەیەک بۆ لە قسەی پیشان نەدرا بۆ ئەوەی کەوترا وەسا حەسەن لەوێ، ینی مەسەلەن وەسا حەسەن کات لە قەراغ یان ئەمانە هەمووی سێرەکی شتی مودەبەرن. دوای مۆزوعی تەقی خۆشی هەر لە کەناڵەکەی ئێوە لەو ڕۆژەوە باسی هەڵبژاردن خراوەتە پشتی کەنوانەوە باسی تەقی خۆشیە. باش تەقی خۆشی ئێمە کەلتورێکی شەرقین، خەڵکی شەرقین. تۆ پارێزگاری لەو کەلتوراکەی پارێزگاری ئێمە ئەمە کەلتورێکە کەلتورێکی خراپە. کاتی من کە بەرشەلۆنە ئیباتەوە
تەقی خۆشیەکرێت کە بەرازیل ئەی دۆڕێنێت تەقی خۆشیەکرێت کە ئەم تۆلێنا شووەکە تەقی خۆشی ئەکرێت کە کابرا ژن ئەگوازێتەوە تەقی خۆشی ئەەکە ئەمە بەدەستی من و بەدەستی تۆ بەدەستی کەس نیە ئێستا لێرا من هەر پێشوی بێنە ئێرە دراوسێکی خۆم هیچ علاقی بە یەکێتی نیە تەقی کرد شەوکە لێم پرسیوتم بۆ تەقەکەی ئەڵێ وەڵام دەمانچێت 6 مانگە کڕیم ئەمێ تاقیکەمەوە خۆشی لە کللتوری ئەمە ئاوە جا ڕجاان حەز ئەەکەم لێرەوە بڵێم هەم بۆ کەناڵەکان ئەم کاتێکی حساسە کاتێکی زۆر هەستیارت پیاتی ئەپەڕین نەتیجەی باڵێن هەڵبژاردەکە هێشتا دەرنەچووە ئێمە بۆ نقڵانە بین ئێمە بۆ تەخمینات بین بگرێنەوە سەرتۆری سەرەکی بەرنامەکە بەڵام ڕوونکردنەوەیەک بەم ئێمە لە NRT پێمان وایە و کللتورێکی خراپەوە لەو تەقەکردانەیە کە هەر لایەنێک کردبێتی نۆ کەس برێنار بۆ کە ئەمە شتێکی خراپەوە خەڵکێکی مەدەنیە بێ بە قوربانی کاک نەبەست کاکاروان ئەماشی بۆ کرد بزوتنەوەی گۆڕان و ڕاگەیاندنەکەی و چەند لایەنێک تریش بەڵام قسەمان لەسەر بزوتنەوەی گۆڕان کرد بەڕەوا و ناڕەوای هێرشە کاتە سەرەکیەتی یعنی تۆ وەکو ڕۆژنامەنووسێک بۆی بزوتنەوەی گۆڕان بۆ ڕاگەیاندنەکەی هێرشی ناڕەوا کاتە سەرەکیەتی و بۆ ئەو تۆمەتەی بۆ دروستکەوە کاکاروان نانێنا ئەوەی تۆمەتی دەستکاریکردنی دەنگەکان لە ئەلویسەکە بەڵێ ئەزانین کاکەروان مافی خۆیەت یاخی خۆیەتی وەکو کادرێکی یەکێتی ئەوە بە بەرنامە سیر بکەوە پێی وابێ ئیتفاقێکی سیاسی هەیە لە بینی بزوتنەوەی گۆڕان و هێزەکانی ترا وەڵام من پێم وایە بزوتنەوەی گۆڕان لەم قۆناغدا هیچ ئیتفاقێکی سیاسی لەگەڵ هیچ لایەنێکی تری کوردستانی نابەستێت دژی یەکێتی نیشتیمانی کوردستان و قەنەعەتی کولیم بەوە هەیە ئەوەی کە ڕاگەاندنی بزوتنەوەی گۆڕانێکە وەکو ڕاگەاندنی حیزبێک ئاجندایەکی سیاسی هەیە و کار لەسەر هێزەکانی بەرامبەریەکە مافی خۆیەتی وەکو هێزێکی سیاسی ئەزانی ڕاگەاندنی حیزبی لەم قۆناغی هەڵبژاردنە بار هەمویانەوە نەیانتوانیەوە باڵانسی ڕۆژنامەنووسی بپارێزن وار هەمویان کاریان لەسەر یەکتری کردووە پارتی لەسەر گۆڕان یەکێتی لەسەر گۆڕان لەسەر یەکێتی گۆڕان لەسەر پارتی ڕاگەاندن بۆ ئەم ڕاگەاندنانە ڕاگەاندنێکن خزمەت بە ئەجێندایەکی سیاسیەکەن کە مادام خزمەت بە ئەجێندایەکی سیاسیەکان کەواتە ئەو ئەجێندا سیاسیە پێڕەوەکان و ئەمانش حیزبی ڕکابەرن لە کاتی هەڵبژاردنە هەموو ئەو پیشە ڕۆژنامە نووسە ئەچێتە دۆخێکەوە پرسیاری کاکاروانەکەی کاڵێ بزوتنەوەی گۆڕان ڕاگەاندنەکەی بە بەرنامە تۆمەت بۆ یەکێتی دروستەکەی پێم وانە چووکە ئەگەر ئەوە بێ بنیش بچمە و خۆناغەوە بڵێم بەشێکی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانی بە هەمان شکل لەسەر بزوتنەوەی گۆڕان کار دەکاوە ئەمانە گاندوانتە شوێنێک خەریکە ئێسقانی یەکتری شکێنن بەڵام ئەتوانم بڵێم ڕاگەاندنی گۆڕان ینی بزوتنەوەی گۆڕان ئامادە نییە اتفاق لەگەڵ هیچ هێزێکی سیاسیە بکە بۆ شکاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی قسە لەسەر ئەو چەند ڕۆژە بکەین کە ڕاپۆرت مەسەلەی ئەلویسەکە و دەستکاریکردنی دەنگەکان کاکاروان ئەڵێمە تۆمەتێکی بێ بنەمایە کە دەستکاری دەنگەکانی ئەزانی ناتوانانی بڵێ تۆمەتێکی بێ بنەمایە بۆچی ناتوانانی ئەگەر تۆمەتێکی بێ بنەما بواە بێشێک ئەو لیژنەیە کە لە بەغاوە ناهات بۆ ئێرە کەواتە حقیقەتێکی تایە بەڵام حقیقەتەکە تا چەندە دەرخراوە تا چەندە بە تەواوەتی دەرخراوە پێوەستەکرێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو تەقانی کە کران چ پەیوەندیکان بە یەکێتیەوە هەیە ئەم تەقانی کە لەم ناوچانە کران بەشێکی زۆری ئەم تەقانە هەڵبەتە من قەنەعەتی کولیم بەوە هەیە بەشێکی زۆری ئەم تەقانە هێزەکانی پۆلیس نەبوون و هێزەکانی ئاساییشیش نەبوون بەڵکو ئەو چەکدارانن کە بەشێکی زۆریان پاسەوانی بەرپرسەکانن و خەبەرێکی تەلەڤیزیۆنی و خەبەری ڕۆژنامەیەک وان لێ کات دەست بۆ تفاەکانیان بن و چیوایلێکردنەوەشەوە دەست بۆ تفاەکانیان بەرن کۆمەڵی خەبەر بڵاو بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دەنگانە نییە کە هێناوێتی بەڵکو دەنگی زیاتری هێناوە ئەمە بێتە هۆی چی هۆی ئەوەی کۆمەڵێک ئەوانەی کە چەکیان پێەیە دەست بۆ تفاەکانیان بن و تەقە بکەن و تەقی خۆشی بکەن کە لە کاتێک ئەمە تەقی خۆشی نییە بەڵکو ئازارێکی زۆری ئەو ناوچانە ئەداکە ئەم تەقانی تیاکرێەوە ئەمە تەنها هی پارتیژی یەکێتیش نییە بەڵکو پارتیش بە هەمان شکڵە بۆچی لەبەروی کۆمەڵگەیان چەکدار کردووە کە کۆمەڵگەیان چەکدار کردووە دەبێت چاوەڕی ئەوەش بکەن لەر حاڵەتەکە خۆشی هەبێ لەر حاڵەتەکە ناخۆشیەکە بێ دیاردەیەکی ناشرینی ئەوا ڕوودا و ئەم دیاردە ناشرینە ئەبێتە هۆی ناشرینکردنی حیزبەکانیش و هۆ ناشرینکردنی شارەکانیش ناچار لیژنەی ئەمنی هۆکار بوو بۆ تەقانە سەر مەسەلەی ئەلبیسەکە کارکردن بەڵێ ینی ئەو ڕوودا و تەقەکردنەکانی کێ لە پشتەوە بوو کە ئەوترێ هەڵکوتراوەتە سەر ئەلبیسەکە هەموو ئەوەی کە ڕۆژنامەکان بڵاوی ئەەکەنەوە ڕۆژنامە سربەخۆکان و کەناڵە ئۆپۆزیسیۆنەکان هەموو تەرکیز لەسەری کە نیشتیمانی کوردستانەکەن هەمویان ڕوان لە یەکێتی وڵی یەکێتی سربەخۆکانیش و ئۆپۆزیسیۆن باش لە ناو ئەلبیسەکە هەر بە لۆجیکی خۆمان وەکو مرۆڤ ئەگەر هێزێک بێ بڕە لە ناو بینایەکی بۆکو ئەم ستۆدیۆ تەزویر بکات نزیکەی 500,000 سنووقی تایە چەند سنووق بێنێتە دەرەوە چەند سنووق بێنێتە دەرەوە ئەوێنی چۆنی بگۆڕێت
کاک نەبەست ئەگەر بیوێت تەزویر بکایەتی لەو حاڵەتەیە ئەگەر 500 چەکداریش بێتە ناو قاعە 10,000 دەنگ توانێت تەزویر 10,000 دەنگ چی لە مەسەلەی معادلەکە ئەگۆڕێت کە ئێمە 150,000 دەنگ لە دوای گۆڕانەوە 150,000 دەنگی ئێمە بردووە بۆ خۆی گۆڕان یعنی ئەمە تۆ ئەبێ بیری لێ بکەیتەوە ئەی باشە ئەو هێزە بۆ نەڕوا لێ پارێزگاری پار لەسەر داوای خەڵک لەسەر داوای لەژنەی ئەمریکا بڕات لێ تەڵقێک دروستکە بە دەوری ئەوە کە بە هیچ شێوەیە هێزێک نەیتوانێت لە سیمەکە بڕاتە ئەو دوای تەزویر بە عملیەکی مدەبەرەکرێت بەهێزی چەکدار تەزویر ناکرێت لە هەرێمی کوردستان تەزویر کراوە ئێمە ناتوانین بڵێن تەزویر نەکراوە ینی تەزویری سیر کراوە یعنی تۆ بۆ نمونە ینی ئێمە گەنموزیەش بینین ئێستامە دوو سنۆقە باشە لە ناو سیارەیەکە بە پڕی ئەم دوو سنۆقە لە سنووری هەولێرایە ئەمن ئەمەوێت تێ بگەم ئەم دوو سنۆقە بۆ کوێ ئەبرێن و لەکوێ فەرزەکرێن و ئەمانە بۆچیەوە ئەمانە تەزویر حکومەت بە شێوەی چەکداری و هەڵکوتانە سەر قاعە ناکرێت من پێ دەڵێم ئەگەر تەزویر بکرێت هیچ هەڵبژاردنێک نەزیه نییە پاک نییە لە ساڵ بەڵام بەم هەڕەمەکی ئەمە تەکساز نییە کاکە يعني ئەوەی لە ئەلبیسەکە کاک نەبەزەڵێ حقیقەتی ئەگەر حقیقەتێک نەبوایە ژنێک لە بەغداوە ناهاتن کاکاوە با من یەک پرسیارێک کە منطقی لە کارەوەم بکەم ئەو تەقانە بزنەی گۆڕان بوو ئەو تەقانە خەڵکن کاکە ئەی باشە کە بەرشەلۆنە ئەیبات و چیە تەقەکەیەتی ئیکات کێشەکە ئەمەیە ئەم تەقانە ڕاستە ئەم کولتورە زۆر خراپە ئەم کولتورە زۆر خراپە کێشەکە ئەمەیە ئەم تەقانە ئەم تەقەکەرانە ئەبنە سەبەبی دووشت یەک تێکدانی ئارامی شارێک کە حق نییە تێک بدرێ دوو ئەبنە سەبەبی ئەوەی بۆ نمونە لیژنەی ئەمنی سلێمانی ئەو بەیاننامەی دەرکردووە ئەمە بەیاننامەکە لیژنەی ئەمنی سلێمانیان تکاکە تەقەمەکەن لەبەرەوەی ئێمە ڕێگەی یاسایی ئەگرین ینی تۆ بۆ لیژنەی ئەمنی سلێمانی ناچارەکەی تۆ بەیاننامە دەرکات بۆچی بۆ سیناریویکی کە ناڕێکە ئەم تەقی خۆشیە و ئەم ئەلبیسەیە مۆزوعێک هاتە پێشەوە بۆ ئەوەی کە ساختەکاری گەورە لە پرۆسەکەیە بێبژێت کاروان من لێرە ڕاتەگرێمەوە پرسیار ڕوبەڕۆکەمەوە ینی ئەوەی کە ناوەندی ئەلبیسەکە باسەکەن لە سلێمانیە ناوەندی جاکردن و ژماردن دەنگکان تۆڵی بۆ مەسلەیەکی ترە ئەنی ئەو دوو هێزەی لە سلێمانی کاریگەرن یەکێتی و گۆڕانە ئەتو یەکی بزوتنەوەی گۆڕان تۆمەتبارکەی بۆی کە دەوێت تەزویر بکە ناڵین تەزویر ئەگەر تەزویر کراوی بۆ شێوە تەزویر ناکرێت ئێمە ڕەنگە بۆ هەڵباسمەکەن نزیکە چەند سەد سنووقێک قردێری سووری لەسەر یعنی گومانی تایە ئەمە یەک دوو ئێمە دەستگای هەڵبژاردن هێناوێتی نیشتمانی کوردستانە ئەگەر شتێکی بە دەستگای هەڵبژاردن کە دوو بۆ سێم بۆ پاک و پیسی ئەوەی ساختەکاری ئێمە بەلاغێکی مەکتەبی سیاسیمان هەیە کە بەرزترین باڵایە لە دوای سکرتێری گشتیەوە بەلاغەکە ئەڵێ ئێمە تەقبولی حاڵەتەکە ئەکەین و شانەیە نەژێری و بەرپرسیاری بەرامبەر ئیتر دوای ئەوە ئەم سیناریوی تەقەکردن و تەقی خۆشی ئەم سیناریۆ تۆڵی سیناریۆکەواتە کێ دروستی کردووە خەڵک دروستیەکە لەو حاڵەتە تەقی خۆشەکە خەڵک دروست تەقی خۆشەکەن ئەوەی کە چون سەر بنکە ئەلبیسەکە ناوەندی جاکردنەوە ژماردنی دەنگەکانە لە پارێزگای سلێمانی پەلاماری ئەوەی داوە ئێستا لە بینی من و تۆ بەرپرسێکی شاری سلێمانی لێرەیە حاضر بووە هەتاوەکو ئەو بتوانێت تەوزیحی زیاتر با لەسەر مۆزوع ئەو خەڵکانە ڕۆشنێت پارێزن ویان هەڵکوتنە سەری دەرگا و باڵێنەکە بشتێن بڕۆنە ژوور و تەزویر بکەن باشە لە دنیاە هێزی چەکدار دەتوانێت تەزویر انتخابات بکات بە زۆر ئەم دەنگانە لەکوێ بێنێ ئەم کارتانە لەکوێ بێنێ کارتی مۆری ئەلکترۆنی لەکوێ ینی کۆمەڵ هەر خۆتان بخۆی ینی هەر دانیش بیری لێ بکەینەوە ئایا بۆ ئەکرێت یان بە عملیەکی مدەبەری منەظەم ئەکرێت کە خەڵکی شارەزار لەسەر سنووقەکان بتوان ئەوە بکەن وەکو ئەوی کە هەستەکەین ئەمە کەم تا زۆر لانی شوێن کرابێ لانی شوێن نەکرابێ لانی شوێن بۆ پاکی ڕۆشتی بەڵام ئەو واقعی حاڵە ینی هیچ انتخاباتی جژنی ئێمە بڵێن لە ساسەد بەڵام پاکو بێگردە ینی دوای ئەو مەسلەی ئەلبیسەکە کەڕوویدا دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح جێگیری دومی سکرتێری گشتی یەکێتی بەیاننامەیەکی دەرکردووە لە بەشێکی لە بەیاننامەکەی ئاڵێت دەستکاریکردن و یاریکردن بە ئەنجامەکان شەرمەزاری ئەمە ئاماژە نییە بۆەوەی کە ئەو شەوە هەوڵێکە بۆ دەستکاریکردن بەیاننامەی دوکتۆرم درێژکردنەوەی بەلاغی مەکتەبی سیاسی بەڵام ئەڵێ دەستکاریکردنی ئەنجامەکان شەرمەزاری دوای ئەو ڕووداوە نیشتمانی کوردستان کە لە تاریخی سیاسی خۆیان دەستکاری دەرەنجامی هەڵبژاردنی کرد بەڵێ کاکەڕان ینی ئەو پاسەوانت گوێ لێ بوو کاک نەبووس کاروان باسیکرد منطقینە ینی بۆ سەرڕای هەموو ئەو بەڵگە منطقیانە ڕووی ڕخنە لە یەکێتیە و یەکێتی تۆمەتبارەکەی بۆی کە ئەو شەوە ئەو هەوڵی داوە دوای ئەوە کۆمەڵی بەیاننامە دەرەچێت یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەو حاڵەتە حەو بەیاننامەی دەرکردووە ئەم بەیاننامەی دکتۆر بەرهەمە ئەڵێ من نایڵم لەم شارە تەزویر بکرێ و دەستکاری هیچ دەرئەنجامێک بکرێ ئەمە دکتۆر بەرهەم چۆن لەوەتیەگەی ئەمە بۆ خۆی ئینە ینی جۆرێکە لە گومان لەسەر ئەو حاڵەتەوە جۆرێکە لەوەی ئەزانی من قسەکانم بکەم دوایەوە ئەوە بەیاننامەی دکتۆر بەرهەم ئەمە بەیاننامەی کاکۆسرەت کە ئەڵێ من دەستم لەو مۆزوعانیەوە ئاگام لەو مۆزوعانیە باشە ئەمەش بەیاننامەی کە مەلا بەختیار بە هەمان شکڵ ئەویش ئەڵێ کەواتە سێ جەمسەری ناو یەکێتی نیشتیمانی کوردستان
ئەڵێن ئێمە دوور و نزی ئاگامان لە مۆزوعانە و ڕێگریش ئەەکەین لەم حاڵەتە ئەگەر ڕوویدا بێ و نامانەوێ ڕووبدات کەواتە هێزێکی تر هەیە ئەشێت گرروپێکی تر چونکە ئەم بەیان نامانە لەگەڵ ئەم بەیان نامەی مەکتەبی سیاسە لەگەڵ وتارەکەی کاکاوەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە لەگەڵ بەیاننامەکەی مەکتەبی هەڵبژاردنە ئەمانە کە کۆمەڵی بەیاننامە ئەم بەیاننامەە ئەدگەێنتەوە دەرەنجامی کە یەکێتی لە پشتەوە هەڵۆنە بووە یان ئەساسن هەوڵێکی وانە بووە ئەزانی ناتوانانی بڵێ شتێکی وانە بووە لەبەرێ بەیاننامەکان هەموو بەرگریکردنە لەوەی کە حاڵەتێکی ئاوا نابێ قبول بکرێ کەواتە یەکێتی نەیکردووە کەواتە ئەشێ گروپێک هەبوو بێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم گروپەش بەبێ ئاگاداری ئەسە من پێتەڵێم ئەوە بەیاننامەی مەلا بەختیار بەیاننامەی کا کۆسرەت بەیاننامەی دکتۆر بەرهەممان هەیە لەگەڵ بەیاننامەی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتیە و هەر کۆی ئەم بەیاننامانە لە دوای ئەو حاڵەتە دێ لەگەڵ کۆمەڵی بەیاننامەی تریشە بەداخەوە بێ من ئەوەش بڵێم نەبوو ئەم هەموو بەیاننامەیە دەربکرایە یەکێتی نیشتیمانی کوردستانە وایە یەک بەیاننامە دەربکا وەکو حیزب بەیاننامەیەکی ڕسمی دەربکا بەڵام ئەم فرە دەنگی و فرە جەمسەریە لە نایەکێتی نیشتیمانی کوردستانە وای کردووە کە حەو بەیاننامە دەربچێ لە دوای ئەو حاڵەتەوە بۆیە ئەم حەو بەیاننامەیە دەرەچن کەواتە ڕووداوێک ڕوویداوە بۆیە حەو بەیاننامە بە شوێنیان دەرەچێت حەوت بەیاننامە دەرەچێ نیشانەی ئەوەیە کە شتێک ڕووداوە کاک نەبەزێڵێ لە سەرتاوە پێم وتی جەنگێکی کوێرانی دەرونی بەرامبەری نیشتیمانی کوردستانێت فەرمو هاوڵاتی لەسەر جادە تەقاکات ئەوەی کاک نەبەزی شێڵێ بە شکل و شەڕدرێنێ بێگومان ئەوە تەبریەکردنە ینی کابرا تۆمەتێکە خسوتە پاڵ حیزبێکە کە لی بێبەریە پێم وتی ئەگەر چەکدار بڕە ئەوە سنووقەکانی هێنایە دەرەوە چۆنی تەزویر بکات جواب منەوە چۆنی تەزویر بکات ئەوە بە من بۆڵێ من تەزویرچی نییە ئەگەر لە حاڵەتێکە مەسەرەن ینی باسی ئەو ئەکەین چێزێکی چەکدار کابراایەک چەکدارێک ئەمە بڵێن پۆلیس هەر چیەکەیە سنووقەکەی هێنایە دەرەوە توانین دەرگاکە بشێنێ بچێتە ژوورۆ چی لێ بکات نازانێ من باشە دوای ئەوە ئەم تەقەکردنی خۆشی ئێستا لە کەناڵ ئەهلیەکانەوە لە هەموو کەناڵەکانەوە ئەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان تەقی کردووە تەقل لە هەموو سوچێکی ئەم شارۆ ڕۆژ تەقە کراوە خبرێک دەرچووە و خەڵک پێم وتە گۆری هەواڵی یاریکردن و دوو گۆڵی تۆپتۆپێنەکان وایە چۆن تانزانی ئەم هەموو تەقی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کرێت کەناڵە زاماژەی بۆدا هەواڵێک لە دەستگا ڕاگەیەنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاوبووەتەوە هەواڵێکی یعنی ئەتوانم بڵێم کەواتە دەستگا ڕاگەیەنەکانی کۆمەڵگە کە چەکدار بوو کە کۆمەڵگە چەکدار بوو بە هەواڵێک ئەتوانی وای لێ بکەی خۆشی دەربڕێەوە بە هەواڵێکی لەبەردەم مەڵبەندی یەکی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەقە کراوە ڤیدیۆکانی ڤیدیۆیەکەیە کەسێک ڕۆشتووە 75 مەغزەی پێڵە مەغزنی 75 مەغزنی 75 لە بەردەمی مەڵبانە تەقانوە بە ئاسمانە ئێستا هەموو کۆمیتەکان ئەێنە بزان ئەو کەسە چیە بۆ ڕێگەی پێدرا و کاتە بۆ معلوماتت ڕێگەی پێدرا ئێستا کەسێک لە پۆلیسی بەختیاری دەست بەسەر کراوە کە چۆ لێ تەقی کردو گرتویانە یەکێتی نەبوو ئەتوان بڕۆن لە پۆلیسی بەختیاری بپرسن بەڵێ کاکەروان بەشێک لە سەرکردەکانی یەکێتی بەشێک لە کادرەکانی یەکێتی ڕخنەی واگرن ئەمەی کە ناوێ ناو شکست یان ناوێنین هەرچی بەسەرێکێتی هاتووە خنە پای ئەوەی کە یەکێتی لە ڕابردووە هاوکەمانی استراتیژی پارتی بۆ ئەڵێن ئەمە باجی پاشکۆیەتی پارتی یەکێتی بەم نەهجەی ئێستای بەردەوام بێ ئەوە ڕخنەی خۆیان ئەوان وەکو کەوادێری حیزبی خۆیان ڕخنە لە سەرکردایەتی خۆیان ئەگرێن و مافی خۆیانە بەڵام ناتوانانی هەمووی کورتکەیتەوە بۆ تەنها یەکشت ڕاستە لە قۆناغەکانی پێشوودا یەکێتی نیشتیمانی کوردستان کۆڵەکەیەکی پارتی بوو ئەم کۆڵەکەبوونی پارتی زەرێکی زۆری لە یەکێتی نیشتیمانیدا و لەم هەڵبژاردنەشە ئێمە زەرەکەمان بینی و دەنگدەران وەکو سزایەک و وەکو جوابێک و یەکێتی نیشتیمانی کوردستان پێیانوێت نەبوو ئەمانە بکەی بۆیە ئێمە بەم جۆرە مامەڵت لەگەڵا ئاکەین و قەنەعەتی من ئەمە یەکێکە لەوانەی کە لەو خاڵانەی کە پێویستە باز بکرێ بەڵام خاڵی تریش هەیە خاڵی ئەوەی هەیە کە تۆ ئەتوانی بڵێیت لە قۆناغەکانی پاش مامجەلال یعنی کە مامجەلال تووشی نەخۆشی ئەبێ ئیتر وەکو بڵێ سەرکردایەتی یەکێتی سەرکردایەتیەکی تۆکمەنیە یعنی ئەو چەتری کە مامجەلال دروستی کردبوو بۆ یەکێتی هەستەکەی سەرکردایەتی نەیتوانی ئەم چەترە دروستکە و لەم هەڵبژاردنە بێ مامجەلالی بە یەکێتیەوە دیار بوو ئەمە خاڵێکی تر ئەوەیە ئێمە لە قۆناغەکانی پێشووە ئەم شارە لە سەردەمی حەڤەی شوباتە بە هاوکاری یەکێتی ئەم شارە ئازێتی خوارد و ئەم شارە ئەم ئازەتی بیر ناچێتەوە ئەمە یەکێکتر لەو خەڵانەیە دووش قەنەعەتی کولیم بەوە هەیە ئەو کاتێکی یەکێتی سەرۆکایەتی پەرلەمانی بەدەستەوە بوو کۆمەڵی هەڵی سیاسی زۆر گەورەی کرد
و کۆمەڵە یاسای تێپەڕان ئەمانە بوونە سەبەبی ئەوەی کە هەم یەکێتیەکان لە یەکێتی تووڕە بن و هەم خەڵکی هەرێمی کوردستانی لە یەکێتی تووڕە بوون. ئێمە ناکرێت لە یەک ڕێگەوە سێریکەین، بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەمانە بەشێکن لەو سیاسەتەی کە یەکێتی گەیاندەم قۆناغەیە سەر لە پاشەکشیا بوو. دەبێت ئەمانە هەمووی چاک بکاتەوە و بچێتە قۆناغێکی تر بۆی خۆی ئامادەکاتەوە بۆ سەردەمێکی تر. ئەو پرسیاری سەرەتای بەرنامەکەم کەم کەواتە هۆکاری دۆڕانیەکێتی دەرەنجامی سیاسەتی سەرکردەکانی بۆیان ڕکابەرەکان بەتایبەت بزوتنەوەی گۆڕان. ڕکابەرەکەش تەسیری هەیە و ئەو خاڵێکی تریژ ئەوەیە کە ڕکابەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕانە کە بزوتنەوەیەکی زۆر بەهێزەوە، بزوتنەوەیەکی جەماوەریە و بزوتنەوەیە کە توانیوەتی لە ماوەی 4 ساڵە وەکو چاودێرێ وەکو ڕەخنەگرێت وا بکا باڵانسی خۆی لە ناو خەڵکا بەرز کاتەوە کە ئێستا کورسیەکانی بەرز ببنەوە دەنگدەران زیاتر لە دەوری کۆبنەوە. ئەمەش ئەم بزوتنەوەیش چەند ڕکابەری هێزێکی تر بووە، ئەندەش ڕکابەری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و لە نەتیجە ئەمانە ئەبنە هەموو ئەبنە فشار لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی ئەنجامەکان بەم جۆرە ئەبن کە ئێستا ئێمە ئەیبینین. تۆڵی یەکێتی بزوتنەوەی گۆڕان هێزێکی بەهێز بووە، یەکێتی لاواز بووە، یەکێتی لاواز بووە لە بەرامبەر بزوتنەوەی گۆڕانە. وەڵامی ئێوە کاروان سەرەتای بێ بزانین بزوتنەوەی گۆڕان لەکوێوە دروست بوو. بزوتنەوەی گۆڕان پارچەیەکە لە مناڵدانی یەکێتی هاتووەتە دەرەوە، ئەمە وەکو سەرەتا کەواتە تۆ لێرە هەر جابوونەی بزوتنەوەی گۆڕان پشتێکە لە یەکێتی ئەڕواتە دەرەوە. ئەمە یەک. دوو، لە ماوەی 4 ساڵی ڕابردووە بیرت نەچێ کاری سەرەکی بزوتنەوەی گۆڕان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نەک لەسەر ئەمە هۆکاری ئەم دۆخەیەکێتی کەم تا زۆر بەشێک لەوانەی کە کاگنەبەز باسی هەنێکیان هۆکارن، بەڵام کاگنەبازڵێ وەک کاگنەبەزوتی یەکێتی بۆتە کۆڵەکەیەکی پارتی وەکەوەی حزبێکی سەر ناتوانین بڵێ کۆڵەکەی پارتیەکێتی ئیرادەی خۆی لە دەست نەیەوە، بەڵام کەم تا زۆر چێروی دەسەڵات ئەگۆڕێت، بەڵام وەک ئەوەی کە بڵێن بوو بە کۆڵەکەی پارتی هەرگیزێکێتی ڕۆژە لە ڕۆژان لە 75 هەتا ئەمڕۆ نەبوو بە کۆڵەکەی هیچ کەسێک و هێزێکی شەخۆتان زۆر باشە زانن لە هەر شوێنێکێتی بوو بێت ئازادی هەیە، لە شوێنێکێتی بێت دیموکراسی هەیە، لە هەر شوێنێکێتی هەبووە وتن هەیە، هەر خۆتان کەناڵەکە خۆتان ئەگەر لێرانە بێ ناتوانێت شوێنێکەیە ئەوە ئازاد بن. بەڵام ئەوەی کە کاگنەبەز باسی کرد هەنێکی ڕاستە، حزب تەبیعەتی مرۆڤی هەیە، ئەگاتە قۆناغێک لەوانەیە گوێ لە خەڵک نەگرێت. ئێمە بڵێ هەموو تا خۆی کە مەکتەبی سیاسی بە ئێمە ئەڵێ بڵێ من شان ئێمە ژێر شکستەکەم ئەو بە شکستیش ناوی بردو ناڵێ مناڵم پاشە کشێ کەواتە خۆی لە خۆی اعتراف ببەوە، اعترافێک بەسەبەوە اعترافێک بەسە بوو، بەڵام ئەمە لە ئەمڕۆ بە دواوەیەکێتی چی بکات کادر چی بکات با من یەکێتی لەمە بە دوا چی بکە ماکەم بە پرسیارێک دوایام ناوبڕە کاکەڕوان ناوبڕێکی کورت و بەردەوام بن لەگەڵتان.